سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی بیکەی4 خۆشحاڵم جارێکتر لەگەڵ کەسایەتێکی جوان شاژنێکی جوان لە لەندەنەوە تەشریف پێناو بۆ شاری بێرمیگام زۆر خۆشحاڵم بە هاتنت بێرمیگامە داوەدان کردو. بێرمینگهام دایم ئاوەدانە بە کەسە جوانەکانی وەسفی تۆ بکەم شەیمووس ئەو کەسە ناوازەی نێو کووردە کە نە بە بەرژەوەن بیرەکاتەوە نەهیچ شتێ هەموو مەبەستێکی دڵسۆزیە خۆ بەخوا منیشوام سپاس زۆر دڵە پاکەکان دڵە پاکەکانە ناسن بە دڵنیا ئەڵێ منجەڵەکە ڕێسە زۆر زۆر بەڕێزی من بێ هەموو شتێک کەسی دایکاتیم هەیە مەمنونم دایکی بەڕێزی منی ئەحترامە هەیە سپاس دەکەم زۆر زۆر ماندووی بەس کەس پێی نازانێ نەبەخوا ئەو ڕۆژێک کە تۆ بوەستی ئیش نەکەی ئەو کاتە حەز بە بۆ نەدەکەن بەداخۆ کوردی ئێمە نازانم ینی کوردی ئێمە بۆ وا ئەکەن کە ئەو کەسەی بەدڵ و بەگیان خزمەت بکە نرخی نازانن بۆ وا ئەکەن ئەوەی تۆ ئەیکەی بۆ ڕەوەندی کورد بەخۆ بەخشانە ڕاستە من موچێکم هەیە لە NRTەوە ئەیکەم بەڵام دڵسۆزی زۆر گرنگە لە بواری من و تۆیە بیکەی4 هەستەکەم ئەو چاوە جوانەیە کە ڕەوەندی کوردی بێک ئەناسێنێ من زۆر کەسم ناسێت لە ڕێی چاوی کامێراکەی تۆ مەمنونم بەڕاستی ئەوە کارێکی گەورەیە زۆر بەڕێزی من سپاس دەکەم بۆ وەسفە وەسف نییە وەڵاوە ڕاستیە ئەو دایک و کوڕێتیە من زۆر سپاس دەکەم زۆر زۆر خۆشەویستی هیوادارم لە ئاستی ئەو متمان و ئەو ڕێزۆ و ئەو محیبەتەی جەنابەت بم وە بۆ بینەرانی بەڕێزیش من زۆر خۆشحاڵم دڵنیا باروایە لەبەر ئەگەر وانە بووە بەڕاستی من لە لەندەن نەئاهاتن بۆ کارێکی تەلەڤیزیۆنی لەسەر تۆ جەنابەت ژیانی NRT هەمووتان باشەی ناسن و هەموو جارە پەیوەندیم پێوە کاڵێ شەم و زۆرە ئیشێک هەیە با بیکەین بۆ کەناڵی NRT من کەناڵی بیکەی4 خەمە ئەو لاو من قەت ئەوم نەکردووە حیزبایەتی ئەم سەر ئەو سەر بڵێم نەداوای فلسێگەکە نەداوای هیچ شتێک خۆم و ماڵ حەزت هەیە بۆ ئیشەکە من وەسیەتم کردووە کە مردم ئەو کامێرەم لەگەڵ قەبرەکە بۆ دانێن ئەگەر ئەڵەم وەسیەت یعنی من کامێرم زۆر زۆر خۆشەوێ کەسانی زۆر جوانی و کتۆی پێ ناسانم یعنی توانیومە شەوانەکە خەوم یعنی کامێرە لە نەرچاومایان کانەکەم زۆر زۆر خۆشەوێ سوێنێژن بینی چیەکەی سبێنشن مێنم ژنەکەم و خۆم و کامێرەکەم خۆم و ئەو دەکەم بە کامێرەکەم زۆر زۆر خۆشەوێ من ئەگەر ئەکێک بێتە ژیانمەوە بە کامێرەکەشم قبولکە ئەکید چکو من ئەمە خەونی مناڵیمە ئەمە ئانی تۆ شتێک لە مناڵیۆ بێت تا ئێستا ئەو چەندێکە 33 ساڵ 34 ساڵە چەند ساڵە تۆ کامێرات بەدەستەوەی من لە 2001 و 2 کامێرە گەورەکانە بوو لە سەر شانداتەنا لەو کاتەوە تا ئێستا من کامێرەم بەدەستەوەی یەکەم کامێرەکەی کڕیتە یەکەم کامێرەکەی کڕیم 2006 ماوەی چەند پارەت کۆ کردو تا ئەو کامێرەیە ئەو کاتەی ئەو بۆ چاڕۆنێک بۆ خۆشەویستان من دوکانی سیدی مەبوون هەڵەبجێ شەیت دوکانێکی سیدی گەورەم هەبوو ئێتر لە دوکانی سیدیەکەەوە شتریتەوەمانە ئێتر لێو ڕێگەم زۆر بۆ کرایەوە هەم لە کەناڵەکانیشمە کرد هەم مۆنتێر بووم ئەم کامێرەمان بووم یعنی سەرەتا لە مۆنتێریۆ دەستم پێ کرد لە ڕادیۆ شارە زور لە هەڵەبجێ شەیت دوایتر پەرەپەرە لە کەناڵە ناوخۆیەکانە ئەم کەناڵانە نەبوویسە ئۆنلاینۆمانە لە کەناڵ ناوخۆیەکانیشمە کرد ئێتر وردە دوایی هاتمە وڵاتی بەریتانیا ئێتر لە وڵاتی بەریتانیا ئەو مەجاالم بۆ دروست بوو لەگەڵ هاوڕێیانی بەڕێزی وەکو جەنابەت توانیم کەناڵی بیکەی4 دروست بکەم ئەو بیکەی4 لە چێ هاتەوە بیکەی4 یعنی من وە شتێک تێگەشتم یعنی بیکەی4 کەی کوردست 4 ینی چوار پارچەی کوردستان بەریتان ینی
بەڵێ کوردانی ینی شارپارچە بەڵێ کوردستان لە بەریتانیا کۆکەینەوە بەڵێ ساکەی جەناتە بەڵێ بەڵێ جوانە زۆر جوانە خزمەتتان زۆر سپاس بۆ میوانداریەکەت سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتەکەت بۆ خۆشەکە بەڕاستی ئەوەی کە شەموز نەناسێت لە نزیکەوە نوێژیانی بەزاچە زۆر سپاس مەمنونم زۆر سپاس بۆ بینەریتان فەرموو قاوەکەت بخۆ سپاس سپاس خۆشم ئەوەی ئەزانی چەند هێندەی دووری ئێرە و ئەوێ هێندەی دووری ئەو خودایەی کە هەردووکمان خۆشمانەوێت